چۆن بزانین کە خۆر یاخود ئەستێرەیەک تەمەنێکی بەڕێ کردووە. ئێستا دەگوترێت کە خۆری خۆمان لە نیوەی تەمەنی خۆیەتی توێژینەوە زانستیەکان پێیان وایە کە لە ماوەی 4 تا 5 ملیار ساڵی ترە خۆری خۆشمانی تر وردەوردە ئەو وزەی کە تایەتی وردەوردە بەرەو تەواوبوو نەچێت و لە ناوەچێت. ئەمە چۆن دەگەینە ئەو دەرەنجامانە کە ئەم خۆرە یاخود ئەم ئەستێرەیە گەشتۆتە ئەو تەمەنە یاخود تەمەنێکی بەڕێ کردەوەی تر وردەوردە خەریکە لە ناوەچێت. طبعا تۆ تەماشای خۆرەکەی دەبینی بەردەوام دەسووتێ بەردەوام دەتەقێتەوە، ینی خۆر بەردەوام ئێنەرژی سەرفەکات تەقینەوەی بەردەوام تەقینەوە لەبەرەوە هەسارە دەبینی کە هیچ ینی ڕووناکیێکی نییە، گەرمیێکی نییە، ئەسڵان وەرگرە لە خۆرەوە شتێک وەرەگرێت. خۆر بۆ خۆی تەقینەوەی هایدرۆجین و ئەتۆمیە بەردەوام ئەتەقێتەوە. ئەمە شتەمەنیە، شتەمەنیەکەشی ڕۆژێک دێت ئەوەش تەواو بێ. لەبەرەوە لەگەڵ تەواوبوونی یان کەمبوونەوەی شتەمەنەکەی ڕەنگیشی دەگۆڕێ، ڕەنگی گەرمیەکەی دەگۆڕێ. ئەسەر ڕەنگی زەردی خۆری خۆمان کە نزیکەی 4.5 ملیار ساڵە تەمەنی ئیتر وردەوە لە ڕەنگی زەرد ئەگەر زەرد بوو یانیەوەمانەوە نیوەی تەمەنی خۆی کردە، بەڵام هەیە لەو ڕەنگێکی تۆختی هەیە سوورە ئەوە ینی تەمەنی زۆر زیاتر کردووە. خۆری خۆشمان سوور دەبێ، خۆری خۆشمان نزیکی 5 ملیار ساڵی تر ئەویش سوور دەبێت دوای کە هایدرۆجین و تەقەمەنیەکانی و شتەمەنیەکانی تەواو بێت وردەوردە. لەبەر تەماشاکە لێرە مۆزوعی بارستایی دێتن ئەو مۆزوعەکە، لەبەرەوەی کە شتەمەنی کەمە بێتەوە بارستایی کەمە بێتەوە. بارستایی لەگەڵ قورسایی جیاوازن، بەڵام با ئێمە لێرە بۆ ئاسانکردنی شتەکە بڵین قورسایی کەمە بێتەوە. کە قورسایی کەم بۆ هێزی ڕاکێشانی کەمە بێ، کە هێزی ڕاکێشانی کەم بێت ناوەڕۆک بزەوت، ناوەڕۆک هێزی ڕاکێشانی کەم بوو چواردەورەکەی فشەڵە بن. ئەو فشەڵێ وای لێ دێت تاکو یعنی ئەوەندە گەورە دەبێت تاکو بڵێن ئاوسێت هەر بزەوە دوای لێ هەڵاوسێ هەتاکو وەگاتە خولگەی مەریخ. لەو کاتە زەویش تەواو بە پێی ئەم تیۆری زانستیانە زەویش لەو ئەو نمونانەی ئێستا لە گەردوونا هەن، ینی زانایان ئەبینن بە چای خۆیان بۆ نمونە بینیان چەند مانگێک بەر لە ئێستاوە بزانم بینیان بە سەیریانەکە ڕاستەخۆ کاتێک کە ئەستێرەیەک بە بێش چاویانەوە ئەتەقیەوە تەمەنی بەڕێ کردو لە ناوەچوو. جاوە ڕەنگە عاقبەتی یان ئینی با بڵێن دوا ڕۆژی خۆری خۆشمان بێ، بەڵام ئەوە زیاتر ڕەنگە 10 ملیار ساڵێکی پێچەوە بێت تێگەشتنە زانستیەکان ئێستا نزیکی 10 ملیار ساڵێکی پێچێت تاکو بگاتەوەی کە یان بتەقێتەوە یانی تر جارێکتر بەسەر خۆیان کۆلاپس بکاتەوە یان ینی بشکێتەوە بەسەر خۆیان.